ڕۆژی 12 ئاب وەکو ڕۆژی جیهانی لاوان دەستنیشان کراوە، ڕۆژێک کە بەلای گەنج و لاوی کوردەوە ڕۆژێکی دووبارە و ناو لێنانیشی بێناوڕۆکە، چونکە لە هەرێمی کوردستان گەنج دەرفەتی کار و ژیان و پرۆسەی هاوسەرگیری و بەشداریکردن لە ئاکایە سیاسیەکان و خۆشگوزەرانیەکانی نییە. گەنجی کورد لەژێر ئاڵای کوردستاندا برسی دەکرێت و هەموو مافێکی ژیانی لێ زەوت کراوە، بۆیە زۆربیان کۆچ بە باشترین ڕێگە دەزانن بۆ ڕزگاربوون لەم تەنگەشەی لە کوردستاندا تێی کەوتون. بەداخەوە بەژمەینەترین کەس لاوانن کە ناتوانن توانای هاوسەرگیریان نیە. کاتێک گەنجێک دەیوێت هاوسەرگیری بکە ئەبێ بە کۆڵێک قەرز و قۆڵە و نەهامەتی و ناڕەحەتیەوە بچێتە پرۆسی هاوسەرگیریەوە. یەکێک لە هەرە کارە گرنگەکانی ئەبێ ئەوە بێ کە چۆن خۆی و هاوسەرەکەی ئیشێک بدۆزنەوە بۆی ژیانیان بەڕێوە بچێ کە ئەمە بەڕاستی گرفتێکە بۆ لاوان. بەداخەوە لاوان هیچ گرنگیان پێنێدراوە بەو هەموو تواقە و توانایی کە هەیەە کە بەڕاستی گەورەترین سەرمایی وڵاتن بە جۆش و خرۆشەوە دەتوانن ئیش بکەن، دەتوانن بێشن پێشەوە. ئێمە لاوی زۆر باشمانەیە، زۆر پێشکەوتومانەیە، پەروەردەکراومانەیە، بەڵام بەداخەوە حکومەت هیچ گرنگێکی پێنەداون و ئەوەی دەیبیستین و دەیبینین ڕۆژ بە ڕۆژ کۆچی لاوانە. و لە ڕۆژی جیهانی لاواندا سەنتەری پەرەپێدانی لاوان دیبەیتێکی ساز کردو. لێپرسراوی سەنتەرەکە ئاماژە بە کۆمەڵێک ئاماری مەترسیدار دەکات لەسەر ڕێژەی بێکاری و کۆچی گەنجان. لە ساڵی 2020 نزیکەی 6,000 گەنج بە مەبەستی گەیشتن بە ئەوروپا کوردستانیان بەجێهێشتووە. لە ساڵی 2021ش 29,000 گەنجی دیکە کۆچیان کردووە، جگە لە بێکاربوونی هەزاران گەنجی دیکە. بێگومان بەداخەوە ئەم ساڵ کە ساڵی 2020کە لە ڕۆژێکدا ساڵیاتی ڕۆژی جیهانی لاوان دەکەینەوە کە ڕۆژانە بە بەرچاوی خۆمانەوە دیمەنی تراژیدیای لاوان لە هەرێمی کوردستاندا بەدی دەکەین، بەو پێی کە ئەمڕۆ لە کوردستاندا تاوەکو ئەمڕۆ لە ماوەی ئەم ساڵدا نزیکەی 29,000 گەنج وڵاتی بەجێهێڵاوە. بەپێی بێگومان هۆکاری کۆچی گەنجانیش ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە بێکاریەکە کە بەرەوکی گەنجانی گرتووە. ئەو بێکاریش کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئێمە ئەگەر لە ساڵی 2017ەوە بە نمونە بیهێنینەوە لە سەر تاسەری جیهاندا ڕێژەی بێکاری لە جیهاندا 7,000,000 بووە لە جیهان، و بە دوای ئەودا لە ساڵی 2018دا 900ەکەی کەم کردبوو بۆ 7 ملیۆن. دیسان لە ساڵی 2009دا گەیشتەوە 8 ملیۆن بێکاری لە جیهاندا. سەنتەری پەرەپێدانی لاوان دەڵێت پێویستە گەنجان دەرفەتی کاریان بۆ بڕەخسێندرێت و پێشینەکانی هاوسەرگیری و خانوبەرەیان بە شێوەیەکی باشتر پێ بدرێتەوە. لە کار و پرۆژەکاندا جیاوازی نەکرێت لە ڕەخساندنی دەرفەتی کار و هەمووان بەبێ جیاوازی ئینتیمای حیزبی دامەزرێن. ئەگەر بەر بە لێشاوی کۆچی گەنجان نەگیرێت لە چەند ساڵی ئایندە کارەسار ڕوودەدات و تەنها کۆمەڵگەیەکی پیر دەمێنێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.